پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری BGT داما پێشکەش دەکرێت. سڵاوتان لێبێ بە هیوام زۆر باش بن. پرۆگرامی خۆم و خۆت نەوەستا و بەردەوامە ئەمجارە لەگەڵ خێزانێکی زۆر جوان کە ماشەڵڵا ناوێکی زۆر باش و پاک و خاوێن و لە هەمان کاتدا ئارشیفێکی زۆر جوانیان هەیە و هەر کەسە و لە بواری خۆی مێژوویەکی بە خۆی دروست کردو، ئارشیفێکی جوانی بە خۆی دروست کردو. لە هەمان کاتدا ماشەڵڵا ئەو ئارشیفەرەوە بە پاک و خاوێنی ماوەتەوە و لە هەمان کاتدا اینجا خێزانێکشن کە ڕۆژانە لە پلاتفۆرمەکانی خۆیان دەردەکەون. جا نامهێت زۆر ئیتر وەسف و سەنا و مەحیشیان بکەم، هەرچەندە هەرچەند مەحیان بکەی هەرکەمە کە ئەویش کاپتن دیدار و خات و سایە. چۆنن؟ زۆر سپاس. باشن؟ تو چۆنی؟ زۆر سپاس. تو نانت خواردی و تێری نەش تێش دەمەنانی بخۆی خێنە نانیشتان نەخواردێ؟ ئەخە تو ناوی چییە؟ گۆڵچی تو گوڵتی نانی نەخوا؟ تۆپی نەخوا؟ مام سۆران ئەو وەسفانەی کە ئیمە کردت هەمان شێوە جەناب. زۆر سپاس. طبعاً مجاملەتان ناکەم و بە عەشایەرەکەش دەڵێ بوختانیشتان پێ ناکەم. زۆر سپاس. ئەو شتێکە یعنی هەیە و مەوجودە و قسەی من نییە و قسەی هەموو کەسێکە و ماشەڵڵا هەم جەناب لە بوارەکەی خۆتە شتێکی جوانت بۆ ئەم شارە و بۆ وڵاتە کردو و لە هەمان کاتدا خات و سایش کە وابزان کە ئەو مێکاپارتیز بوو سۆرا و یەک ڕەنکە بوو. زانە هەرەوەڵ چەند دەبێت هاوسەرگیریتان کردووە بە سەبر بڕۆین؟ وەڵی لە 2012ەوە ئەو چەند ساڵە. هیچ خزمایەتێکتان هەیە؟ بەڵێ. دایکمان خوشکە. ماشەڵڵا. بەڵێ ئارەوەڵە. وڵی نەمزانی بوو مۆزوع. بەخوای بەڕاست سون لەو بەخسیێنێ ناکەین. باشە لەبەر مۆزوعی پەیوەندی کۆمەڵایەتیەکە ئەم پرۆسەیە دروست بوو یان ئیلاقەیەکتان هەبوو؟ وەڵاهی ڕۆژانە یەکترمان دەدیت، یعنی شەوەک نادوو شەو سەردانی ماڵی یەکتریمان دەکرد. یەکەم زار بەڵام چی بۆ چێلەیدا؟ طبعاً وەڵاهی ئەوجە ئێستا قسەی خۆشم هەیە لە ئەو شتانە. هیچ شتێک وەچی ئەوەی نەبوو. ئەمە ڕۆژانە سەردانی یەکتر و ماڵە خزمان ئەو شتانە ڕۆژە گوتمە و شتە جوانە لۆ خەڵکی بی. وەڵای بە حەقەت پێ بڵێم هاچەند خوشک و برا و ئامۆزا و خزمەکانی مە گوتیان ئۆتم وەڵا ڕاستەکەن. وەڵای وتی کابرا گوتنی بە چاوەشکە ئەو جارە تەماشام کن. پێشترها خزم و کچە پلک و کوڕە پلک و ئەو جارە وەچی بڵێن قیچەک چاوم ئەوە کردەوە ها با بڵێ مۆن کردەوە لە بۆی لە بۆ چوم تووبەکە بوو بەحوب. ئافرین تووبەکە بووە حوب بەس ئەو جەوەر لێرە ئەوەی ڕازیکە. با بە کورتی زۆر یەکەم جارە دەیجێڕیەوە؟ یەکەم جارە دەیجێڕمەوە. جارە جێڕایتمەوە بەڵام وها نەبوو. دوو لە سایڕاگەاندن. گوتم ئللا دەبی لۆ خۆمبی ئەوە پیسی دەستی پێکرد دەڵێ 100 ساڵە دەی سەبر ڕۆژێک تەلەفۆن مگوتێت و چی ڕقممان نەبوو وەڵڵا تەلەفۆنم لێ کرد. طبعاً لە یەکی کولیای تەلەفۆنی وەرگرت لە یەکی کولیای ئەمن بخۆم بەداچیم گوتمەوە کچە دەستە کولیای دەبی تەلەفۆنی بەوەکو ئەم تا زانیتم تەلەفۆنی لێ لۆ خۆم بۆ ئیشەکە وەڵ حاصل درێژ نەکەمەوە تەلەفۆنم لەگەڵ کرد و چێت و گوتمەم دیدارم گوتی دیدار چت دەوێ؟ ئەمش گوتمەوە چت دەوێ کورگەلە ناخۆش بوو چت دەوێ؟ وەڵ حاصل سەبر قسەم لەگەڵ کرد و ئەو شتان گوتی چتەرێت و کوڕپلچی منی ئەجێ گوتم زەچێ کوڕپلچیم شەرعەن جائیزە. قسەم لەگەڵ کرد و سەبر زۆر ماندی بووم بە جددی هەتا دڵی خۆیم لۆ خۆم ڕاتشە زۆر ماندی بوو. چەندی خایەن؟ وەڵاهی بە وەختەکە نازانم چەند بوو تەقریبەن. وەڵا 2-3 ساڵ دەبوو زیاتریش. چی ئەو وانەی سپی کردو؟ ئەوەی بڵێ ئەوەی بڵێ ئەوە تۆپی پێ و یانەی هەولێر یانێ بە خەفەت و خۆشی بەڵام زیاتر خەفەتەکە بەو ساڵانەی ئەخیری. باش خەفەتەکە لایانی ئیداری بوو یان لایانی ئەوی کە تۆ ئەو کاتێککە گۆڵچی بووی و مۆزوعەکە دۆڕان و بە حەقەت کاک سۆران لە کاتی کە یاریکردنم گۆڵچی خەم خواردنەکەی کاتی یاریەکە و لەوانەیە ساعتێک دوای یاری دوای لە بیرمان دەچوو. بەڵام وەکو دەستەی کارچەری
هەموو کات 24 کاتژمێر ئێمە بیرمان لەوەی دەکردەوە سەرخستنی یانە و ئەگەر ئەو شکستەمانی بۆ جاری دابێ شکستەکە چی بکەین ڕاستکەینەوە بۆ ئەنجامێکی باش ئەوانە هەموو سترێژ بوو هەمووی خەم بوو پەیداکردنی پارە و هێنانی یاریزان دڵخۆشکردنی هاندەرانی خۆشەویست و ئەنجامی باش بۆ یانەکە بەڕاستی ئەوە لەلای من زۆر زۆر گرنگ بوو بە حقیقەت ئێستا ئەگەر هەندێک ڕسمش لای جەنابەت نیشاندەم بەر لە 2 ساڵ ئەوە هەنە بوو بە حقیقەت هەروەڵای سپیاتەیەکی زۆر لە ماوەی ئەو 2 ساڵی کە لە دەستەی کارژێری بێچێک بوو لە ئەندامەکان ئەو موانسپی بوو ئەرەوەڵا باش گریایی بۆ هەولێر بەڵێ نەجارێک نەدوو کەی ئاخرجا کەی گریایی هەولێر ئاخرجار بۆیانەی هەولێر کاتێک کە لە جامی عێراق چین بۆ نیایی بۆ یاری کۆتایی لە ماوەی هەفتەیەک 2 جار گریام گریانی خۆشی و ناخۆش خۆشی کاتێک کە چوینە بۆ یەکەم جار لە ژیانی لە مێژوو یانەی هەولێر لە مێژوو یانە کوردیەکانیش یەکەم جار بوو کاتێ ئێمە دەستەی کارژێری بووینە چوینە یاری کۆتایی جام لە هەمان کاتدا تقریبا هەفتێک 10 ڕۆژی پێچەوە زۆرش گرام کە ئەنجامەکەم بەدەست نەهێنا باش لە ئێستا جەنابەت هیچ پەیوەندیەکت بەیانی هەولێر نەماوە هاندەرێکی ئاساییمە هیچ موچەیەکشت نییە نانە بۆ نیتم بۆچی نەبی بە چ سیفەتێکم بێ باشە کاتێ هەشم بوو کاک سۆران یەکەم جارە 4 ساڵ تۆ 24 ساڵ خزمەتی ئەو یانەیەت کردووە ینی جوانە نابێت لە پای ئەو چەند ساڵە ینی تۆ بووم نە مەسەڵەن شتێکت بۆ حساب بکرێ مۆبایلت دانێت دەستخۆشیێک لێ بکەم یەکەم کەسی ئەو پرسیارە لەم بکەی ئەو پرسیارە بەس لە بۆ منی لە بۆ هەموو وەرشوان طبعاً لە هەموو شوێنێک وەرشوانێک کە خزمەتی یانەیەک یان شوێنێکی وەرزشی دەستگایەکی مۆسسێکی وەرزشی کردبی موچەی خۆی هەیە بۆ نمونە نزیکترین خوارەوی عێراق ئێستا هەمویان کی کارتی تایبەت بەخۆیان هەیە جارێکی تر پێت بڵێنەوە ئامادەی بگەڕێتەوە یانەی هەولێر بۆ خزمەتکردنی یانەی هەولێر بەڵێ جوان بۆ خمنا بۆ کون ناوبانگ ئەوە تا ئێستا جەنابەت یەکێک لە هۆکارانی کە من ناوێکم هەیە بۆیە هات ئەگەر نا بۆ ناوبانگ و بۆ خۆ دەرخستن نابەخوای باشە با بچێن لای سایەخان ئێستا دەڵێ من لەوێ دانیشتوم سایەخان پێمان بڵێ چ شتێکی ئێستا دیدار بخۆی لێرەیە چ شتێکی دیدار هەیە کە تۆ هیچ حەزی پێ ناکەی حساب کە دڵێک دەکەین بزەوت ئەوەندە دڵی باشە هیچ شەرمەکە هیچ هەمووی بڵێ چکە پێمان گوتی هەرچ پرسیارێک دەکەی بکە جوانە ئەکید بەڕاستی زۆر جار لەگەر ئەوەی مشکلم هەیە لەوانەشە باش بی بەس هەندێک جار لەو زروف و زمانەی ئیوەی نییە یەک دڵی باشی هەیە یعنی خۆشی خەڵکی هەمووی زیاتر پێشە خۆیتی یعنی مەسلحەتی چواردەوری چاودێری زیاتر لە خۆی دەوێت هەموو جارێ دەڵێم ئەتوتە بەشە بەس تەبیعەت ناگۆڕدرێ ناوەڵە ناگۆڕدرێ باش پرسیارێکت لێ دەکەم هەتا ئێستا جوابن نەداوەتەوە ئەو کەسەی کەوتی کاک نەبەست دیداری دەربکەن گەرنی ئازا دەکەین نەخێر پێم وت چونکە لەبەر یەک شت ئەگەر خودی خۆی چکە بەخۆی باسی کراوە هەموو خۆشم لە سۆشیال میدیا بڵاوم کردەوە گوتیە من 20 دقە مابوو یاری هاتمە ناو یاری گوتی چەند کەسانێک بەمنیان دەگوت طبعاً عایلە ڕێز و احترام لە بۆ برا گەورەی و باوکی ڕێز و احترام هەیە بەڵام گوتم بابێ ئێتراف کە بە شتەکان و بڵاوی دیکەمەوە گەردەنی ئازادەکەم گوتی شەرم دەکەم و نایم گوتم دەمادەم شتەکان وایە گوتی من نەشمدا لە سناپچات زانی گوتی چما ئەتو ئەو دیدارێک کە ئەمن گوتم دیداری دەکەن بەخۆی باسی کرد یعنی خوا شتێک دەینتەوە سەرڕێی وای نەیزانی بۆ ئەو دیدارەمە کە لە سناپچات لای ئەو هەمە بەڵام ئێستا دەڵێن بەجددی ئێستا دەڵێن ئەو کابرایە دەڵێ کاک نەبەست دیداری بینەوە دیدار بەخوای ئەوە دەڵێن ڤیدیۆ چوا دەکات وتم کاکە لێی گەڕێنی سایسرات دەستا بێتەوە یان نێتەوە نازانم باشە چ تەبیعەتێکیت سایەخانت بەدڵ نییە جوانە کە شتێک ڕوو دەدا یەکسەر قسێت دەڵێم ڕاوەست ئەنجامەکەی ببینە زوو قەرار مەدە ئافری ئەو لە پێشی پێ دەڵێم باش ئاخر جار کەی بۆ شەڕتان کردەوە
ساخان آخر جار شەڕی گەورە و شت نا طبعا مثلا ناقەشەوە. ساعاتێک قسەتان نەکرد لە س بۆ بزانم پێرێ بوو لە ئیفێنتێک بووە تاخیر بووی عادز بن نەبوو شەڕگا ینی هاوارم بوتم ئەتولۆ لە قسەمان ئەم لە مەوعیدی حەزم لێ ینی بەس کاک سۆرانەوەی حەز ناکە قڵچکە گەورەتر چمان کردی ئاخیزار زۆر بەسیت بوو ڕاوەستە چ بوو ئاخیزار چ بوو کاکە بەبیرما هاتۆ پێ کەین لە ماڵداکمدانمان خوارد لەسەر ئەوەی بۆ مناقەشەمان لەسەر نانی بەسیت بوو ئەو ئاخرجار بوو لەسەر شتێکی بەسیت بوو بابی گوتی بەسە ئاگەمە لە خۆمان نما لە پێش بابیشی بوو لە پێش خەزور تەما خەزورم گەنجە ماشەڵای لێبی ئەمر درێژ بن ئینشاڵڵا ماز دەکەم باشە پرسیارێک لێ دەکەم ئەوجا نازانم تۆ دەتێ بەڕاشکایی جواب دەیتەوە یاننا ئەگەر لێ باندێک شتەیە بڵێ جواب نادەم ئەگەر زۆر کاکە خۆ تۆ محامیوینی باش کاکە باش بەخۆم قرار دەرم زانە ئافرەتێکی بەناوبانگم پێ بڵێ لە کوردستان باشە کەگە $1,000,000 دەنێ سۆرا و سپیایی بۆ ناکەین وەڵا هیچ کەسێک نییە هیچ کەسێک باش ئەگەر کەسێکی شێ دەتوانین بۆم بنووسی باوەڕکە کەس نییە باش هیچ ئافرەتێکی بەناوبانگ هەبوو کە داواشی لێکردو میکیاجت بۆ نەکردوێ بۆ حەز لە ستایلی نەبوو بێ حەز لە شێوازی دەرکەوتنەکانی نەبوو بێ ناوەڵاوش نەبوو باش تموحی تۆ بۆ مەسەلەن یان حەز دەکەی ماکیاژ بۆ چ کەسێ بکەی کە ینی تموحی توێ ئاواتی توێ لەبەرەوەی زۆرت خۆش دەوێت هەنی کەسێک بی بەڵێ بەناوبانگ بیان بەناوبانگ بێت تەبعان لە بۆ ئەڤین خانی نەتکردو تا ئێستا نەم کردووە لەبەرەوەی بەس بەخۆی لە بەخۆی دەکا بەس ئێوە زۆر برادەرن زۆر برادری هەموو جار دەلێگەن ڕێک کە ڕۆژێک دانیشم کاتێکم لێ بکە حەزم لێ کە ئەتوو لە بۆ خۆت دەکەیان لە کەسە چی دەکەی دڵم دەستێ ئەو ڕێک نەکەتێ تا ئێستا باش کەواتە ئەمە دەوێت بیکێ گلەیەکیش ناوەڵە خەتاوی نییە فەخیرێ لە بۆ من ڕێک نەکەت بە قورئان داکمە هەر دەدێ جواب یەک دەقاو لەوانە حەبی زەختی دادا نانی بخۆن وەڵای ئەنگۆ نانی بخۆن ئەم لە مقابلە چیمە حیاتم دادا هەندێک پرسیار لێ بکەم طبعا نازان لە مقابلەمە جوانە بڵێ لە من ڕازی دادا تو لە من ڕازیە تو ئەدی کو والله ئەزی سەر دەگری ئەدی چم دەگوت چت لێ نایە برنج و فاسولیای تەڕ الله گەردەن مازاکە گەردەن بەس دەرم گەردەن مازاکە گەردەن خۆش و ئازادی بەزلۆوە دەرێ قوربانتم وەڵا هەروە گوتم ئەوە دنیایە شتێکی منت بەدڵ نییە تخوا شتێکت پێ بڵم بەڕاستی چ شتێکی منت بەدڵ نییە والله هەموو شتێکی توم بەدڵە بەخوای بابە یەک شتم پێ بڵێ حەز دەکەم بەوەبی بەخوای هەموو بەزڵمە دە باشە حیاتم دیا لە قوربانی خۆشم دەوێ دەی بەخێسی بەخۆت یەکسەر دەگریە باش ناخۆشترین ساڵی ژیانت ساڵێک بوو کاتێک یەک ساڵ لە ژیانت مەسەن لە ماڵەوە شتێک ڕووی دابیان بوون لە وەرشیانی شەر ژیانی خۆم لە ژیانی خۆتم ساڵی کۆڕۆنێک کە بابم پێکۆچی دوایی کرد ساڵی چەند بوو 2020 بوو 31/7/2020 ناخۆشی ساڵی ژیان بەڵێ باش ڕۆژی جمعە و ڕۆژی یەکەم ڕۆژی جەژنی قوربان تەمان کۆرۆنا چیرۆکێکی ئەوەندە تاڵە بەڵام بەوانەی کە کەسە خۆشەویستەکانیان لەدەستداوە بەڵێ
ئەو تاڵێ و ئەو تراژدیدە ینی هەر ئاو بە ناخۆشی ماوەتەوە و شاڵە جگە و مەکانی بەهەژ زۆر سپاس کاک سۆران یەک شتی بابم باسکەم کە لە وەرزش نزیکە کاتێکە گچکە بووم چوومە یانەی ورشی هەولێر لە دواوە تۆزێ پارەیدا برادرانی دەستەی کارژێری گوتی چکە من یەکەم زار موچەم نەبوو ساڵێکی تقریباً 2 ساڵ گوتی ئەو موچەی بدەنێ بڵێ ئەنگۆ دایتانێ ئەو زەمجی ئەو موچەم هە بخۆم لەو خۆم دەوینەوە بەزەم نەمبزانیەوە بابم ئەو پارەی دەدا بەڕاستی ئەو موقفم قەت لەبیر ناچی وەکو هاندانێک باش زۆر برادر بوون لەگەڵ باوک زۆر مکالەمەکانمان سایە دەزانی بە ڤیدیۆ بوو ماشەڵڵا ئەرەوەڵا باش ئەی حەزەکەم ئەو لەنا ئەم زەرفە شتێکێ بە خۆت بیکەیتەوە و قسەی دڵی خۆت بکەی وەزە من تۆ تازە باش بابم کرد ئەوە پێکەوە بووین لە سویسرا لێرە بابم گوتووەرە توژە ئەو ڕسمەی بگرە پێکەوە ڕسێک یەک لە قەتەمان گرتی ئەوە ساڵی چەند بوو 2018 بوو پێکەوە هەمومان بە ئایلی لێ بووین ئەو ڕسمی لەوەی جوان بەس نازام ئەو ڕسمە لێرە بە ڤیدیۆش قسە دەکات دەڵێ ئەوە لێرە ئێرە ئەوەندە خۆشە دەبی بەهەشت کوبی طبعاً سروشتێکی زۆر جوانی هەیە سویسرا ڤیدیۆیەکە دەگری ڕێدار دەگری دەڵێ ئەڵڵا چەند خۆشە دەبی بەهەشت کوبی ئینشاڵڵا و بەهەشتی ئینشاءڵڵا ساش دەزانی ئەنیش دێتە خەونم زۆر دێتە خەون لە خۆشەویستی زۆر شت هەیە ئەو سایە دەزانی بەخوای بە شایەدی ئەو کە شت هەیە دەمەوێت بیکەم لە ژیانی ڕۆژانەم جارێک بە منی گوت لە خەونەکەم پێم لەسەر چیلکەدارێک دانامی گوتی مەکە چیلکەدارەکە دەشتێنی لە ژیانی ڕۆژانەم ئەوی شەم نەکرد زۆر نەجاحەتم مینە باش هیچ قسەیەک هەبووە کە لە دڵت داهێش بێتەوە تا ئێستا نەتکردو بۆ کەس ئەوڕۆ بیدرچێنی سەبارەت بە باوکت یەک شتەیە بە نەمتوانی بە بیکەم لە بۆی کە ئەو کات وەختی کۆڕۆنەی بوو داوای کردی لە خستخانەی بهین نەدەرێ ئەمانتوانە ئەوە بوویتە کەسەر لە دڵمانم بەس بۆ مننا بۆ هەموو عائیلەکەم بۆ برایەکانی دەکا مامی من بۆ براکانم سیپاپی لەسەر دەو بوو پێشەوەی ئەمری خوای بکە نەیتوانی قسەی بکە گوتی لێرە دەرم بینن ئەومان نەمانتوانێت و کاتیش نەخۆشخانە بوو نەمان دەتوانی دەسەڵاتی مە نەبوو نەماتوانی یعنی ئەگەر دەریشمان بهێنابە هەر بە مردبا وەکو کە ئێستا مردیە دەیانگوت ئێوە لۆ دەرتاهینا یعنی قسمەتی خوای گەورە وا بوو کە ئەو کابرایە ئەمری خوای بکە بە کۆڕۆنە وابزانم خەڵکێکی زۆریش لە بۆی خەفەتی خوارد خەڵکێکی زۆریش ئێستاش برادەرەکانی خۆی دەیان بینم زۆر جارەیە ناچمەکنیان چکە دەگرێن بەو تەمەنەوە هەموو شوێنێک ئەو ڕۆژە لە تازیە چەند برادەرێکیانم دیت هەموو گریان یعنی بەڕاستی ئەوە نابی واقعک نابی ئەمە خۆمانی بشار مردن هەیە و دانی بۆ دادنێن بەڵام چکە یەکێک بڕوا دەسەڵاتی مەدانیە باش لەو مۆزوعە تراژیدیە دێمە دەرەوە کۆتا قسەی تۆ ئەگە سەیرێکی وێنەی باوکت بکەی چی پێ دەڵێ دێم عەرەبی خوالی خۆشبی جێکۆمەکانی باش بی گردنم ئازا بکا و گردنی ئازابی هەموو خەڵکی دەزانی ئەم لۆ داک و بابم زۆر باشم باش بوومە و باش دەبووم ئینشاڵڵا هیچ شتێکی بەسیتە نامێ منەتیان لەسەر بکەم چەند خۆشەوەی دەڵێن تو کوڕی ئەو پیاوە چیوابووی زۆر خۆشە گردن ئازابی ئەمە دیارێکی زۆر دیارێکی گەورەیە ڕسمم نەداوە لەمە دووە ئەو ڕسمەش لەگەڵ ئەو ڕسمانەی کە ئەم لای من خۆشەویستە باش پێت ناخۆش بۆم شتم کرد کەم بەڕاستی زۆر کەم لە بەرچاوی خەڵک و خێزانەکانم
دەگریم چونکە لەناو ئایلەکەمها ئەمن تۆزێک لە سۆشیال میدیا دیارم خۆم بە قۆت پیشان دەدەم لە بەر چاوی خێزانم و خوشکم و داکم و ئەوانە ئەم دام بە خۆم دایم لەسەر قەبران خۆم ناگرم چونکە ئەوان هەموو ئەوە چیان بە منە ئەی چێ ئەمن بگری و ڕابگری بە تەنیا دەگریم بەڵام ئەوەی کەم دارە یعنی بەڕاستی ئێستا حەق بەو کەسانە دەدەم کە لە بەرنامج پرۆگرامێک ڕسمی دایکیان باوکیان دێنە پێشی ناگیرێ خۆیان بێ ناگیرێ ئەوە من شێکەکەم لەوان حەق خۆیتیان تامان تۆ من دایک و باوکم لە ژیان ماون کە تۆ باسی مردنی باوکت دەکەی من لێرەوە ئەژنۆ شکاوە نایشاءڵڵە تەمەنیان درێژ دەبی یاڕەبی خوایە مردنی باوک و دایک کەس نەبینی کەوەکو ئەمن دیتیتم قورسە باش ساخان پێم بڵێت گرانترین دیاری کە دیدار بۆی کڕوێتی نرخەکەی چەند بوو؟ آخر دار یەکی دوو عیدمیلادم بوو تاخمەکی زێری لە بۆم کڕێ کە بە دووری خۆم بوو چەند بوو؟ بڵێ تقریبا 86 وەرقە بوو 86 وەرقە ئینشاڵڵا 8 دەفتەر و 6 وەرقەیش دەبێت ئینشاڵڵا لە چ مەرحەلەیەکەوە دەبینی؟ وەڵایی قسەی جوانی کرد بە سەریەوە نییە بەس پرسیارەکەی تووا بوو بالضبط بەس باشتر چیش بڵێم هەندێکیش ماوە بەخۆی هاویشتە سەرێ والله ئەرەوەڵە یعنی تقریبا ئەوها دەوەرەقەک دەبوو ئەوها ئەمە بەرکمان یەکە یعنی شەشی بوو نامەشتا شش وە؟ باش یان دەوەرەقە ببری ڕکلام باشە چ شتێکی سۆشیال میدیا هەیە کە بەڕاستی بێتاقەتت دەکە ینی دەڵێ ئەمە بێویژدانیە بەرامبەرم دەکرێیان بۆ نەمەسەن کراوە بەڵێ ئەکید هەموو کەس ئەوی لە سۆشیال میدیایە ئەوی ناوبانجی هەیە لە کۆمنتی ناشرین پێی ئیزعاج دەبێ خاص نەگەشتەکە وەنەبی بەڕاستی بۆی زۆر بێتاقەت دەبم کە شتەکە نازانن چییە کووە و لەسەری قسەی دەکەن یان هەندێک جار ئەفۆ کە یان هەندێک جار دەزانن چییە بەس خۆیان لە خەت دەدەن هەردیانی ئەو قسەی بکەن کە ئەتوی پێ ئەزیەت دەن جوانە طبعا هەموو ڕوبەڕووی ئەم حاڵەتانە بووینەتەوە بەڵام لێرە دەمەوێت بپرسم بڵم ناخۆشترین کۆمنت کە لە هەموو تەمەنی بەناوبانگ بوونت و ئەوی کە دیاری هاتبێت چی بوو؟ والله لە بیرم نییە بزەبت بەس کە بیدایەتەکان کۆمنتێکی گچکەش هات بە پێی ئیزعاج دەبووم بەڵام دیدار هەموو جار دڵمی دەداوە دێگو جێمە دێ قسەی خەڵکی ئەتوو بە خۆت دەناسی کوی کۆنی ئێستا هەر تەمەشا کۆمنتی هەر ناکەم بڵاتۆ مهم نییە بەلامەوە هیچ مهم نییە باش و خراپ ئەکید باشەکان بەس بە شکل عام کۆمنت تەمەشا ناکەم بەڕاستی زۆر کەم پرسیارەکە دەکەم بە زۆر بە سەریعی بەبێ فکرکردنەوە جوابدەوە باشە؟ باش خەسووی خۆت خۆشترین خەسووی دیداری هەردووچیان خەسی ئافکرم کردەوە یەک دانم پێ بڵێ یەک مشکل زانیت بەڕاستیش دەبێ هەردووچی خۆش بێت لەبەر خەسوونی پولیشە هەردووکە بەڕاستی فەرقینە لە بۆ من تۆزەگەوەیە ماتماتیکیە؟ خەسی خۆت یان خەسی دیداری یعنی دەکە داچی و داچی باش با بچێنە لای بڕگەی هێدفۆنەکە باشە اینجا خۆشەویستان هێدفۆنەکە حازرە و کاپتن دیداریش حازریە ئارە حازم بەس ئەوە لۆکەش لە جێمنا ئەبووی تەواو احتیاج وەرگرین و حەزم لێ شتەکان بەڕاستی جێمنێ نەبی بە ئەوە نیەتی دڵم باشە ئەتوو ئەوە چ گۆرانێکم لە سەردادنی بە هەرمێ بە ئینگلیزیەکەی ساخان جەناب باشوونی خۆمان بگۆڕین و جەناب لێرە باشە ئەمەش هێدفۆنەکە بۆ جەنابەت تۆ بەس سێری ئەو دەکەی ئەخە کەنجی جواب دەمەوە ئەوکە پرسیاری دەوم جولا قسەم هیچم جێلێ نییە تەبعا دەبێت جوولە نەبێ مام سۆرەیەقت کسکەیەقت بڵێ ژیانکردن لەگەڵ من خۆشە ژیانکردن لەگەڵ من خۆشە ناوی دووبارە بکاتەوە دەی دووبارەکەەوە ژیانکردن لەگەڵ من خۆشە بەڵێ عاشقی منی عاشقی منی
بريو زارش كبريوا نابێ ئەوکو دەبێ نابێ نخير زات شوفوا خواردنی من پێ خۆشە خواردنی من پێخۆشە بلى بەسەر هیچ جوان بدەوە پەشیمانی لە هاوسەرگیریکردن لەگەڵ من پەشیمانی لە هاوسەرگیری لەگەر من نخير ڕقل لە منە ڕقت لە منە هولوها كز او اخسي قصش جواب دەینان سي بجلەی ڕقت لە منە بلى او تشانا غلطه دريم ژنی دووەم دێنی ژنی دووەم دەینی نخير هسه بيم حركه جوكا خراب يان باش بو نابی دوای خۆت بینەوە خەسوود خۆش دەوێ خەسوود خۆش دەوێ نخير من ناشیرنم من ناشیرنم بلى خیانەتت لە من کردووە خیانەت لە من کردووە والله نازم اولوها اتوك بخوت كو قصيرك او قصيرك چۆن پێ دەڵم ئەوە خیانەتت لە من کردووە خیانەت لە من کردووە بلى تخاب راس يسونا نو ده كده يشخو کچی برادرت زۆرە کچی برادرت زۆرە بخوا او تساويش لك صراحه نا جێک مەدە دەی ئایان نا کچی برادرت زۆرە ابريو دي کچی برادرت زۆرە بلى درۆت لەگەڵ کردوم درۆت لەگەڵم کردیا بلى دەڵێ حەبیب بەڵێ خوار وەڵای ڕاست بووێ القرآن والناس بوجيش ڕاستم لە تو بەخێو دەکەم يا قتكسكا مارودان زميل تبي ڕاستەم لە تو بەخێو دەکەم بريو تخوا ڕاستە ئەم لە تو بەخێو دەکەم والله نخير باشە ئەمنت پێ جوانە ئەمنت پێ جوانە زانین بلى تۆ تەوا بس اخير بي او بو اخر قلت بي امي بيزوانا من يا قلت بلى قلت يا عربي اوش بەس زۆر پێ دەکەنی چیم خیانەت لە من دەگوت کردیا کۆرە سفاولێکتدا تخوا بەڕاستی. یاری بەخوا ها لوكيشن بەس پرۆگرامی ببینە هیچی پێ مەڵێ دەزانم دواشەکە شف دەکەی بەس پرۆگرامی ببینەوە ئەوە چت گۆ ئەدی کو شەڕی بکەم ئەم قسەی نەکەمەتە سۆران کەت چی كتكا کۆرە بەخوای تخوا بەڕاستە بەخوا مقەسما لەو حاڵتانە ئیش ناکە سۆران ئەوە چ بوو بە یەک پرسیاری ئەوەی کرد لە کامیان تێگەیشتی ئەوی گوت ئەم پێ جوانە لەگەر ئەو کاتێک گوت خواردنیت پێ خۆشە ئەوە موسیقاخە لەگە ئەسنای گوت ڕاوەستە ئەوزە خوا خێری و عسوێنە یا گوێت لێ بوو نا یعنی قیچە هەستەکەم پێ کرد آخر ئەوە ڕاوەستاش بەس ئەوز دەست خۆزگە بەوی تێگەیشتی خۆزگە لەوان کرد تێگەیشت پێ چم گوت خوا والله شتی وای تێدا سا خەوەرە جێی خۆت ئەوە بابێ ئەجی دوای شەڕ دەست پێ دەکەم ئەوە چت گوت خوا بەڕاست بەخوا فاوڵی واددا چەند ساڵ زەواستان کردو چەندە 2012 تا 13 ساڵ 13 ساڵە بە حیاتی فاوڵی واد نەداوە بە هەموو تەمەنت هێدە خەڵ کرد دەزانیەوە سەماعی و جێ هەستا دەبێت نێت دوو بنێت دووری خۆم قسەی دەکەم ها یعنی تۆ نیەتەکەەوە ڕاستگۆم چ بکەم چ بکەم باشە خوا نەخواستە بەڵێ خوا نەخواستە ئیشاڵڵا تەمەنی هەموو کەسێک هەموو لایەک ئینشاءڵڵا سایەخان لە ژیان نەمێنێ ئەگەر هات و سایەخان لە ژیان نەمە ئامادەی بۆ جاریشکە زەواج بکەیەوە وڵی بە حقت بە باسکەم ئەگەر ژیان بخۆم بەڕاستی نا دەزانین لۆ لەبەر ئەوەی ینی نازم
وڵی مامسۆرە ئەوە چی ناخۆش بوو یعنی ئینشاڵڵە تەمەند درێژ خۆ تاخیر کرد خۆشتێک لە گۆڕێ هەیە بەخوای جێبدەم نانا خەزانی لەوانەیە ئەوەی بابیمەوە سەر ئەوەی حەز ناکەم بەزیتر چ بکەم بە قسمەت و بەس لەوانەیە ئەخر ئێستا دەبی ماڵی بگۆڕم چکە ئەو ماڵی بەدڵ نییە باش خۆش هێتمۆنەکە نەبوو ئەو ماڵی بەدڵ نییە لەوانەیە ئەو منتقەی ڕالێ نەبی بوو فەقیرە خۆ لە ژیان ئەوە سەعبەتە لە کاکە بەخوا بەڕاستی پێ بڵم ئەگەر ڕاستە دوور لەوی تەمەند درێژ بیاڕەبی مستحیل لە ژن ناینمەوە بەس لەوانەیە منداڵ ئیشاءڵڵا تەمەند درێژ دەبن ژنی بێنی بەس لەوە منداڵی لە بە منداڵەکان خەمیوان لێبی هات وەڵی دەمادەم ناینم دەکەم باشە ئیش خۆی دەکەم تۆ گەرنی ئازادەکەی گەزارشکە زاواز بکاتەوە یعنی ئەمن لە ژیان بم یان نەمێنی خۆن خواست ئەکی گردنی ئازابی بەس وەسیەتە چی دەکەم کێنێ خۆڵەکەی سەرسێگم هیچێک چی دەکەی ئەوجە دەچێمەوە یەکەچی بگری بە کرێ هەموو دەمێ ئەوێندەر بڕشێنی تەرکەوە چی ئەمش هەموو دەمێ باشە شڵا ئەمر درێژ بن بەڵام ئەوە بەس پرسیارە هەندێک جاری تر پرسیاری تووشی ئەم شەڕ و هەڵا شتان دەکا نا بەنامێتی بۆ سۆرانیش فتنەشتی دەکە چ بکەم سێ عالی بەخێو دەکەم نابراوەیشی خۆتەوە فتنە نییە زۆر سپاس باشە سە خواردنێکی سایەخانە هیچ حەزی پێ ناکەی وەڵاهی بەڕاستیت پێ بڵێم چای بەس خۆش نییە هەم خواردنەکی خۆشە لەبەر چاویش پێم گوتی خواردنەکانی زۆر پێرفێکتە خۆ یەکەم جاری نام هیچی نەزانی داچی گوتی خۆڵ و زبل دەدەمێ بەس لە یەک تاسیری کرد گوتم ماڵی فلانی خواردنیان خۆشە ماڵی داکەم هەستا زۆر ئیتیمامی بە خواردندا خواردنەکانی زۆر خۆشە بەس چای ئەنواع چای باش دێنی چای خۆش نادەرناچێت چای خۆش نییە چای خۆش باش تۆش چای خۆت پێ خۆش نییە ئەمن وڵ هەر چا خۆر نیمە ئەو بۆی خۆش نیە بەس ماشەڵڵا قاوێکی بۆی نای زۆر خۆش ئەو لە قاولەوە شتانە زۆر پێرفێکتە باش دڵپیسی لە دیدار دەکەی دڵپیسی لە دیداری ناکەم بەس لە چاودێری دیداری دەکەم چواردەورەی دیداری مەقسەد مۆبایلەکەیت یان بزەبت باش ئەو ئافرەتانەی نامەی بۆ دەنێرن تۆ پێت خۆشە وەکو مەسەنە غیرەیە کە ئەگەر مەسەنە وەکو برایەکیش ناوی بێنن پێت خۆش ئەگە بە نیاتی وەکو برایەک زۆر ئەتیادیە پێم ناخۆش نییە باش بڕگەیەکمانەیە هەردووکتان چاوتان قەپات دەکەن ئەوجا ئەگەر بە چەفیە بێ بە شتێک بێ چای خۆتان قەپاتکەن بەس بەدەست جواب دەدەنەوە دوای لە پرۆگرام خۆتان ببینەوە کەسکەت نەکتان کردێ شەڕی خۆتان دەکەم بۆ نمونە مەسەلەن دەڵێم کامتان جوانترن بەس بەدەست بە ئیشارە وەکو ئیمۆجی دەست لە یەک نەدەین نانە دەست بۆ بۆم نییە باش پێش ئەو پرسیارە شەو کۆمنتێکم خوێندەوە نازانم لە چ پۆستێک کرابوو باشە کەسێک کۆمنتی نووسی بووی دیدار لەسەر حسابی سای دەژی سایە بە خێوی دەکەن زۆر تەبعیە بە جواب دەمەوە یانش لێرە یانش کەیف خۆت جواب دەوە طبعا شانازێکی گەورەیە ئافرەت لەسەر تااقەتی خۆی و ئەم پێم خۆشە ئەگەر ئەو مهێنەیەکی هەڵ نەبژارد بە ینی ئێتیمامی بە خۆی بدابە ینی لەسەر ئەوەی خۆی بژابە بەڵام ئەم با بە حقیقەت پێم لە ناو خوزمی خۆشمان لەوانەیە بڵێن دیدار لەسەر حسابی ساوی یانیش یان سابق یانیش خەسووی شانازێکی زۆر گەورەیە پێشم خۆشە بەڵام لە حقیقەتدا ماڵێکی سایش هەر خودی خۆشیان و خزمەکانی خۆشمان باش دەزانن بابم لە چ وەزعێک بووە الحەمدوللا خۆشم چکە چەندین ساڵە بە حقیقەت باسکەم لێرە من چەندین ساڵە بۆندی پارەمە بۆ لەگەڵیانەی هەولێر
چکە ئەو ساڵانە ئەو پارە بۆندانە گەنجێک نە حقەت لەگەڵ پەرە ڕێزم نە نێرگی لە چێژ نەمەشوب نە کافتریا نە قمار حاشا ئەو شتانم نەبووە پارەشم هیچ لێ نهاتیە شتی غەڵەتشمە ئەوەی کە هەبووە سارێکی جوانم لە هەبووە و لۆ خۆم بووە ئەوانی تر ئەلحەمدوللا خوا بداتە بە هەموو کەسێکیش ئەگەر نا وەڵادەنا بە شانازیەوە یەک شت هەیە دەڵێم ئەوە خۆی و یەک هەدیەی سیارەی داچی وایە بابی بوو یان داچی سیارێکی هات سیارێکی دایە کە هات ئەگەر نا خۆی ئەوەی ئێستاش لەسەری دانیشتین لەوانەی ماڵی خزم و کەس ئی خەسوم بی زۆر تەبیعی زۆر شارە ڕۆبی خۆیان و ماڵە هەر ئاوەدان بێ و ئەو خۆشەویستێ و ئەو ڕێزەی کە لە نێوە بەزدی سوپاس دەکەم لەوە هەموو پرسیارەکان بە تایبەتی پرسیاری ئەخیری دەزانی ئیشەکان ینی نانە هەتا سەعات چاری شەوی دانیشتیە بەلاژ نەبووە دەست خۆش بەخوا حەفازێ بە دوو پرسیاری وا دەکڕم بۆ دەست خۆشەوە شانازی و سەربەرزێ لۆ زۆر سپاس مەمنونم دەست خۆشبی من هەموو کات دەڵێم یان ئیش مەکە کە ئیشت کرد با جیاواز بی ئەو جا من ناڵم بەڕاستی پێرفێکتم من ناڵم پرۆفشناڵم چونکە دنیای ڕاگەیاندن و دنیای تۆپی پێ و ینی ئەم شتە گەورانەی کە هەیە بۆ نمونە بەحرە سوپاس ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن و ئەو بڕگێژ دەکەین و دوو چەفی نازانم چەفیەمان هەیە یان چەفیەمان هەیە باش دوو چەفیەمان بۆ بێنن بە ئەو بڕگێژ بکەین و ئینجا خۆشەویستان بڕگەی چاوداخستنە پرسیاریان لێ دەکەم بەس بە پەنجە بە ئیشارات جواب دەدەنەوە بۆی دواتر خۆیان لەگەڵ ئەو بینەرەی کە هەیە بیبینەوە بزانن چیان خۆمان دەبینینەوە باشە چێ بەناوبانگترە جوانە چێ جوانترە جوانە چێ دڵی کچانە جوانە هەیە هەردووکە چێ پارەی زیاترە وەڵاهی دەتام ئەوها بکەم نابێ نا ئەگەر هاوی یانی هەردووک بێ چێ پارەی زیاترە جواب دەنەوە ئەیساخان تۆ ئەخر نابی هەر ئەوها بکەم یانی لە هەردوو لای وەڵا دەنامی جواب کەسایە بەس دوای عەقڵەکەم کرد یاڵا هەرکەس نەخۆی چێ زۆر خۆرترە قەینە باوە هابی چێ ناشرینترە ئەی مام سۆرە سیارەی چێ جوانترە حالیان خوا گەورەیە بۆ مانگێکش چێ بە وەفاترە جوان چێ ڕەزیلترە هی قسەی مەکە ئیشارەتەکەی بکە چێ ڕەزیلترە زار ئەوهات کردیە خۆی دەناسی ڕەزیل نیمە باش دێڵە دێ باشە فۆڵۆی چێ زیاترە دیارە چێشی پۆشترە باش خەسووی چێ جوانترە وەڵاهی خەسووی چێ جوانترە لە لای من دەی زوو زوو سێ دوویەک خەسووی چێ جوانترە سەریان لە شێوایە وەڵاهی تەبعا منش فکرم کردەوە جا ساقان جوابی نەداوە سێ دوویەک خەسووی چێ جوانترە جوانە باشە چێ هەواداری زیاترە باش چێ عەسەبیترە جوانە هەموو پێکەینن لە چێت 24 ساعت 32 دانە دیارەکە زۆر سپاس تەواو چاوم خزمەتم بەس بەزدی پرسیارەکان زۆربەی هەردووکوانی قەینا بەس عەسەبیەتەکە نانا تەبیعی زۆربەی مەسەلەن هەوادار هەردووکەیتمان ئەو بەلایانی خۆ بەلایانی خۆ ئەزانم بەس دەڵم چێ زیاترە لە کاتی یاریکردندا خۆم بە باشترین گۆڵپارێز دادنە هەموو کاتێکیش کە وەکو بڵێن ڕکابەری شەریفانە هەبوو لە نێوان من و
سەرنگ موحسینی گۆڵچی سلامە بۆی. ڕێزمان هەیە لە بۆی کاتێک کە ئەوش دەبووە گۆڵچی ئەمن هەر خۆم بەولەوی باشتر ئەوش هەروە ئەکیدم خۆمنەوی پێ باشتر بوو بەڵام ئەوە ڕاهێنەر قەنەعەتی بەوی هەبوو و لە ئێستاشدا بەرنامەی زۆرم هەیە لەسەر گۆڵپارێزەکان یەک گۆڵپارێزم پێ باشە لە کاتی ئێستادا بەڵام پێرفێکت هەر هەتا ئێستا گۆڵچێکم بوونێ ئێستا گۆڵپارێزی یانەی زاخۆ عەلی کازم گۆڵپارێزێکی لێ هاتووە دەتوانم بڵێم هەتا ئێستا ڕاوەستانەیەکەی هەر جوان ڕاوەستدەستی ناو گۆڵدا. باش ساخان زۆر بە کورتی جوابم داوە مێکاپ ئارتیستێکەیە کە بەڕاستی ینی بڵێ لە خۆم زۆر باشترە. ئەکید لە هەموو ئیشەکی کەس یەک ناوم پێ بڵێ کەس لە خۆی پێی باشتر نییە کەسی دیکە زۆر جار هەبووە کەسەکەم پێ باشتر بۆ لە خۆم کە لە نزیکە و ئیشەکەیم دیتە درم نا ئیشی من جوانتر لەوی کەواتە خۆم لە هەموو کەسی پێ باشترە. جوان ئەوەش ئەو سیقێ و باوەڕ بخۆ بڵێ دەتوانن بێن تاقیکەنەوە بزانێ ئەرۆڵ ئەکید فەرمانێ سێ بە هەزاری باشە. زۆر سپاس دەستان خۆش بێ لە کۆتایی بە ترۆپیایەکشتان پێشکەشکەم ئەمە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە اینجا بە ڕەنگ قەرار بدەین بەڕاستی ئەمە بچێتە پینکەکە پەمبەیەکە با بچێتە لای سایاخان لەگەڵ جلەکەش یەک دێتەوە ئەمە شەر بۆ جەنابەت ئەمەژی تر هەر بۆ خۆمە لەبەری من ڕەنگی زەردم. زۆر سپاس بۆ کۆمپانیای بیجیتی کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتەوە و لە هەمان کاتدا دەستخۆش دەبان هەرچەند سارتر بێ بەڕاستی بەتامترە بیخۆنەوە خۆشترین شەربەتی گازیە کە بەجددی زۆر بەتامە و لە هەمان کاتدا منافسشینێ دەستان خۆش بێ و سوپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ جەنابیشت دیدار و لە هەمان کاتدا سایەخان کۆمنتی کۆتایی بۆ ئێوە بەجێ دێڵم ئەگەر شتێکی خراپم کرد بێ گەر نمازاکەن ئەگەر باشیش بووە ئەوە ئیتر ئیشاڵڵا خی گەورە باشتر ماکە یاڕەبی دەست ساوت خۆشببی ئەمە لە نیەتی تو دەگەم ئەگەر بەرنمەکە باباشی بچی هەتا ئێستا شتم نەدیتێ خراپ لە تو بە باشیش بچێت و نیەتەکەت گرینگە زۆر دەست ساوت خۆشببی هیوادارم پەرە بە بوارەکەی خۆت بدەی چونکە هەروە ڕۆژانە بەرەو پێش چۆ سەرکەوتووی دەست خۆشببی من ژێکەکەم زۆر تەبێ حەزم لێ لەگەر بەرنامەی جەناب زۆر سپاسەوە گەورەیە بۆ من و خۆت سیڤیشە بۆ من لەگەڵ جەنابی دابنیشتم و 24 ساڵ خزمەت لەو شارە و لەو کوردستانە زۆر سپاس گەورەیە سوپاس بۆ خوشکەشمان قاتوسا گلەی لەی شتێکە بوو گرێم لەوەی هەیە دوایە یانێ تو ئیشت لە بۆ مەدیتەوە تلۆزیتون کاکە هەر دەست خۆش من هەر شوێژی ڕۆیشتن دەبێ ئاساوەەکە بمێنێتەوە هەرێوەڵڵا نانە دەست چاوت خۆش شتەچی تەبعاً هەمووی هەر بۆ خۆشیە بۆ دڵخۆشکردنی ئەو بینەرێ و لە هەمان کاتدا من حەزم لە شتی جیاوازە ئەگەر ساعاتێک بێ پرۆگرامەکە لە سەرەتا تا کۆتایی شتێک نییە مەسەن بڵم بە یەک ڕیتم و بە یەک خەت بڕوە با شتێکی جیاوازە با گریانی تێداوێ با قاقای تێداوێ بەسەراتی تێدابێ قەیچێکە بۆی بینەریش بێزار نەبێ اینجا با خەڵکیش ینی هەموو جار هەر قاقای کاپتن دیداری نەبینێ با گریانەکەش بینێ ئەوشتا زانیشان هەندێک عەسەبیشم و بەس چادا بمەوە ینی زۆر لە کاتەکەم زۆر کەمەگە عەسەبی بمها خۆی ئافرەت بە نەرمونیانیەوە جوانە پیاویش ینی پیاوانە تو ڕەوتوند و هەندێک ئافرەتیش بەڕاستی حەزی لە پیاوی پیاوانە ئاکیت ئەوەی مۆزوعەکە تەسەوڕ ناکەم ینی ئافرەتێک کە خۆی خۆش بێ و حساب بۆ ئافرەت بوونی خۆی بکە حەزی لە پیاوێکی نەرمونیان و بەلەنجە و بەلار و نازانمە باشە زۆر سپاس بۆ ئێوە ئیشاڵڵا خوای گەورە هەموو لاکمان پارێزێ و کوردستان هەر ئاوەدان هەر لە ساڵ سپاس لە تو کادرە جوانەکانی زۆر سپاس ڕێزم هەیە دەست خۆشەوە بەرنمەیە هیوادارم جوانتر و باشتر نەک لەگەڵمە لە کەسانی کەش دەست خۆش زۆر سپاس دەستان خۆش بێ و کاتێش خۆش تا پرۆگرامێکی تر پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری
BGT دامە پێشکەشکرا.